پاش 37 ساڵ لە مەرگەساتەکە هێشتا کیمیایی بارانی هەڵەبجە لە پەرلەمانی کوردستان بە جینۆساید نەناسێنراوە. ئەوەش بووە جێگەی ڕەخنە و نیگەرانی هەڵەبجەیەکان. تا ئێستا لەسەر ئاستی جیهان بە جینۆساید وەکو یاسادانی پێدا نەنراوە. ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگەوە ئەبێ هەبێ بە فەرمیدان پێدانانە بە فەرمی ناساندنە بە یاسا لە پەرلەمانی وڵاتانی دنیادا. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی لەم بوارە کەم تەرخەمن بەتایبەت کە ئەڵێم حکوومەتی عێراقی لە ڕوانگەی لە ڕێگەی ئەو نوێنەرایەتیانەوە کە نوێنەرایەتی کوردەکەن لە حکوومەتی عێراقی لە حکوومەتی عێراقیش لەبەرەوەی حکوومەتی هەرێمیش لەبەرەوەی دامەزراوەیە کە ئەمڕۆ جیهان زیاتر مامەڵ لەگەڵ دامەزراوە ئاکات. گرنگە کە دامەزراوەکەی بخاتە گەڕ بۆ ناساندنی ئەم کەیسە بە جینۆساید بە یاسا لە پەرلەمانەکانی دنیادا. نەخێر تا ئێستا لە پەرلەمانی کوردستان بە یاسا وەکو یاسا دانی پێدانراوە. کۆمەڵکوژی و تاوانی کیمیایی بارانی هەڵەبجە گەرچی لەسەر ئاستی دنیا دەنگی دایەوە بەڵام تا ئێستا بە جینۆساید نەناسێنراوە. هۆکارەکەشی کەمتەرخەمی حکوومەت و کاربەدەستانی هەرێمی کوردستان بووە. هەر ئەمەش بووە تا بەرباست لە بەردەم قەرەبووکردنەوەی خەڵکی شارەکە. کۆمەڵک دەستگا کۆمەڵک شوێن کە دەبوو پێشتر کاری لەسەر بکردە پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق و دەستگاکانی هەرێم بە هەردوو دەستگای تەشریعی و دەستگای تەرفیزیەوە و لەوەش گرنگتر هەتا وکیزە هەڵەبجە لە بواری قەرەبووکردنەوەکە ئێمە هیچمانتیان لەم نەبینیوە تا ئیسە چی بۆ کرابێت. بەداخەوە تا ئیسە پەرلەمانی کوردستانی نەتاوانش قانونێەوە مادێەوە یاسێەوە بەرکەرەوە کە کەچووکی مەبەران و هەڵەبجە بە جینۆسایدی بشناسۆ و پاڵو ئانێچەنە مشۆم مادێەوە بەرکەرەوە کە خسەواتەی بێڕێزیکردەی وەرانوەر و شەیدەکە هەڵەبجەی تاوانە ئینە جرمشە ئینە غەرامەشە. تا ئەوکو ئێستا پەرلەمانی کوردستان نەیتوانیەوە بە پێویست ئیش لەسەر هەڵەبجە بکە بۆیە پێویستە لە ئێستا بەدواوە ئیش لەسەرەوە بکرێ ئایا تاوانێکی جینۆسایدی هەڵەبجە تاوانێکی واقعەیە گەر واقعەیە فەرموکاری لەسەر بکەن ئەگەر ئەوەش نییە فەرموو بیسەلمێنن بزان هەڵەبجە کە ئەو کارساتی بەسەر هاتووە چۆن بووە. 5,000 کەس لە تاوانی کیمیایی بارانی هەڵەبجە شەهید بوون و 10,000 کەسیش بریندار بوون. ئەو کۆمەڵکوژیە بە قەدەغەترین چەکی دژ بە مرۆڤایەتی ئەنجام درا کەچی تا ئێستا پەرلەمانی کوردستان ئەو تاوانەی دژ بە وڵاتیانی خۆی بە جینۆساید نەناساندووە. لەسەر ئاستی گیان و لە دۆسەی قەرەبووکردنەوەی خەڵکی هەڵەبجەشدا بەرپرسانی هەرێم کەم تەرخەم بوون و هیچ هەنگاوێکی جددیان لەوە ڕووەوە نەناوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.